وەختێک لە ڕۆژی دەی خاکەلەوەی 1326 پێشەرا قازی و هاوڕێیانی لە سێدارە دران پەیامێک مەشخەلێک لەوان بەجێما لە هەموو شتێک گرنگتر ئەوە بوو کە ئەو مەشخەلە قەت نەکوژێتەوە لە هەموو شتێک گرنگتر ئەوە بوو کە ئەو پەیامە بە نەسلەکانی داهاتوو بگە ئەگەر بڵین حزبی ئێمە حزبی سێ نەسلی سێ پشتی کۆمەڵی کوردەواریە نەسلی یەکەم حزبەکەی دامەزراندووە پەیامەکەی ناردووە مەشخەلەکەی هەتا ئەوەندە پێکراوە نەیهێشتۆ بکوژێتەوە کاری نەسلی دووهەم زۆر بە زەحمەتتر بووە لە ساڵی 1326ەوە تا ساڵی 1357 نزیکی 32 ساڵ کە فاصلەیەک لە بینی پەیامی پێشەوا قازی و سەرکەوتنی شۆڕشی گەلانی ئێران پێک هاتبوو پێویست بوو لەو فاصلەیەدا کە سەدان لە ئەندامانی حیزبەکەمان لە زیندان بوون دەیان ئێدام کران زۆریان دەربەدەر بوون پێویست بوو لەو فاصلەیەدا ئەو مەشخەلە ڕابگیرێ نەکوژێتەوە و تەحویلی نەسلی جەوانتر بێتەوە ئەم پێوە گەورەترین شانازی ئەو کەسانە کە وەختی خۆی لەسەر سێدارەی پێشەوا قازیەوە مەشخەلەکەیان وەرگرت و گەیاندوونەتە ئەو ڕۆژەی کە ئێستا ئێمە لێرە دانیشتووین و مەشخەلەکەیان داوەتە دەست نەسلی جەوان کە تازە پێوانیە هیچ هێزێک بتوانێت لە دەستی دەرێنێ ئەوە گەورەترین شانازی ئەو نەسلەیە و حەقی هەیە لە تاریخی حزبی دموکراتی کوردستاندا لە مێژووی میلەتەکەماندا شانازی پێکرد لە خەباتی دوور و درێژ بۆ ئازادی گەلان مهم نییە کەسێک تەنانەت نەسلێک لەو خەباتەدا حتمما سەرکەوێت زۆر میلەت هەیە لە دەیان نەسل خەباتی کردو هەتا ئازادی دەستکەوتووە لەبەرەوە مهم ئەوە نییە کە ئەو نەسلە کە مەشخەلەکەی وەرگرت و تەحویلی نەسلی جەوانیدا لەو خەباتەدا سەرکەوێت مهم ئەوەیە کە مەشخەلەکە دراوەتە دەستی نەسلێکی دیکە و بێگومان ئەو مەشخەلە هەتا سەرکەوتنی میلەتەکەمان هەتا وەدەستهێنانی ئازادی بۆ گەری کورد هەر ناکوژێتەوە بەڵام هەروە کە کوتم لە ڕۆژی دەی خاکەلەوە وەختێک پێشەوا وەک سمبۆلی کۆماری کوردستان چوە سەر سێدارە پەیامێکیشی بەجێهێشت ئەو پەیامە چییە؟ ئەو پەیامە ئەوەیە کە ئەوانەی شۆڕژگێری ڕاستەقینەن تەنانەت ئەگەر دەیان جار مردنیشیان لە پێش بێ تا سەرکەوتن دەست لە خەبات هەڵناگرن پێشەوا بۆ خۆی بۆ ئەمە نمونە بوو ئەو پەیامە ئەوەیە کە هەموو حەول و تێکۆشانی ئێمە بۆ بەختیاری و سەربەرزی و خۆشی گەلەکەمان تا ئەو کاتە حیزبەکەمان لە نێو گەلی کورددا نفوزی هەیە تا ئەو وەختە کە گەلی کورد پشتیوانیەتی حزبی دموکرات هەر بمێنێتەوە و حتما سەردەکەوێت ئەو پەیامە ئەوەیە کە لە ڕێگای ئازادی میلەتێکی زیندوو دەبێت فیداکاری بکە ئێمە لە زۆر لە باشترین و فیداکارترین ئەندامانی حزب و تەنانەت ئەفرادی غەیری حزبی مان لەو ڕێگایەدا قوربانی کردووە شەهید بوو کاروانی شەهیدانی کوردستان ڕۆژ بەڕۆژ درێژتر دەبێت بەڵام میلەتێک بێنێ زیندوو بمێنێتەوە میلەتێک بێنێ نیشان بدا کە سەر بخۆیە و لە نێو میلەتانی زیندوودا جێگای هەیە دەبێت نرخی ئازادی خۆی بدا ئازادیش لە تاریخدا نیشان دراوە
کە نرخی گرانە و بێ نرخیش وەرناگیرێت. هەروەها ئەو پەیامە ئەوەیە کە ئێمە بۆ ئازادی و دموکراسی تێدەکوشین. کەسێک ناتوانێت بۆ ئازادی لە دوا ڕۆژدا تێبکۆشێ و ئێستا خۆی احترام و ڕیز بۆ دموکراسی داننێ. ئەو کەسێک کە بەڕاستی دموکراتە بە قوڵی دموکراسی خۆش دەوێت دەبێت هەر لە ئێستاوە چ لەوێ حیزبەکەماندا و چ لە دەروە حیزبەکەماندا بۆ بیر و باوەڕی جیاوازی خەڵکی دیکە احترام دابنێ. دموکرات ئەو کەسە نییە کە احترام تەنیا بۆ بیر و باوەڕی ئەو کەسانە دابنێ کە لایەنگری دموکراتن. هەتا ئەو کاتە یەکێک دەستی بۆ چەک نەبردووە دیژی ئێمە تەحملی بیر و باوەڕەکەی دەکەین. و ئەوە یەکێک لەو پەیامانەیە کە پێشەوای مەزن بۆی بەجێهێشتووی کە دەبێت دموکرات بین تا سەریش دموکرات بین. ئەوە پەیامی دوو ڕێبەندانە. ڕەنگە لە ژیانی یەک نەفەردا 41 ساڵ زۆر بێت، بەڵام لە ژیانی میلەتێکدا لە مێژوودا 41 ساڵ کەمە، ماوەیەکی زۆر نییە. ئێمە لەو 41 ساڵەدا زۆر سەرکەوتنمان بەدەست هێناوە، بەڵام سەرکەوتنی هەر گەورەی ئێمە پێکهێنانی ڕێکخراوێکی شۆڕژگێر و ئازادی خواز و دموکرات و ئینسانی وەک حیزبی دموکراتە کە پێم وایە لە دووە ڕۆژدا هیچ دوژمنێک تازە پێی ناوەست.